من كاميرا كان يشتي تيجي صحيح ژنانەکەین بەخۆ بەخش ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان بەرەوەڵم هیچ جیاوازیەک نییە لەبەرەوە کچ و کوڕ کە زەواجەکەن بڕیاری زەواجێن خێزانی دروستەکەن ئەڵێ ئەو یاسایە زیادە بووە ئەو یاسایە ڕێکخراوەکان دروستیان کردو ئەو یاسایە هیچ پێویستی ناکرد بگرە ژنان زیاتر توندوژیان بەرامبەرەکە لەم چەند ساڵیدا دواییە بە تایبەتی لەم ساڵە لە ماوەی ئەم 6 مانگەیە زیاد لە 86 حاڵەتی کوشتن هەیە بە کچ و بە کوڕیشەوە ینی کوڕان خۆیان ئەکوژن بەڵام کچان زۆر دەگمەن هەیە خۆیان سووتێن و خۆیان کوژن ئەبینین پیاوەکان کاتێک کە ژن ئەگیرێت یا دایک ئەگیرێ لەسەر مکەی سم هەیە دایک گیراوە لەسەرەوەی کە مناڵەکەی لە عەرزەکەیە کەوتووە هەر ڕای کردووە یاری کردووە کەوتووە باوکەکەش کاتی لێ کردووە خستوێتە سزنەوە پرسێکی گشتیە پێویست نییە قەتیس بکرێت تەنها لەوەی کە ڕێکخراوەکانی ژنان خەمخۆریان بابەتە بن بگرە بێ هەموو تاشیشی کۆمەڵگە بەتەنگ ئەم بابەتەوە بێ و ئێمە وەکو حیزبێکی سیاسی لەو ڕەنگەیەوە پێمان باش بوو بەشداریەکمان هەبێ لەم هەڵمەتەیە و کار بکەین بۆ ئەوەی هوشیاری زیاتر لەناو کۆمەڵگا بڵاو بێتەوە سەبارەت بە توندوتیژی دیژی ژنان خۆی هوشیارکردنەوە بە تایبەتی ئیشی ڕێکخراوەکان و حیزبە سیاسیەکانە بۆ ئەوەی کۆمەڵگە بگاتە ئەو ڕادە هوشیاریەی کەچی تر توندوتیژی بەکار نەهێنێت بەرامبەر بە ژنان یان توندوتیژی خێزانی چکە بمانەوێت لەمانێت کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتیە ئەو بنەمای و نەریتانی کە لەناو کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە هەیە ئەو بابەتانە یان بڵێن ئەو ممارەسە ڕۆژانەی کە ئەیکا بەرامبەر بە ژن بە توندوتیژی نازانێت بەڵام خۆی لەخوا توندوتیژیە ماژنێت توندوتیژی تەنها لێدان بێت قسەیەکیان توندوتیژێکی دەرونی هەڵسوکەوتێکی ناجۆر ئەمە ئەبێتە توندوتیژی و یاساژ لە هەرێمی کوردستانە بۆ ئەو بابەتە هەیە بۆی ئەمانجمان ئەوەیە کە خەڵک بزانێکە توندوتیژی تاوانە یانی لە یاسایە باسکراوە و مامەڵەیەکی ناتەندروستە ئەبێت لێی دوورکەونەوە و ژنیش وەکو تاکێک لە کۆمەڵگا وەکو مرۆڤێک مامەڵی لەگەڵ کرێت ڕوانینمان مرۆڤانە بێ بۆ بابەتی ژنان ئەوانەی کە گوێگرن لە سمینارەکە ئەندامی ڕێکخراوەکانە پارێزەرەکانە مامۆستای زانکۆیە و ژنانی چالەکەوانە و پیاوانیشمان داوت کردووە بە حکمی ئەوەی ئەبێ پیاوانیش ئاگایان بە تەنها ئەم قسەی هەر بۆ ژنان نەبێ ئەم سیمینار و کۆڕانە بێ پیاوانیش وشار بنەوە لەسەر ئەم بابەتانە کۆمەڵێک ڕۆژنامەنووس و کەسانی پسپۆڕی بوارەکەن بەڵام ئەگەر شەهادێکی باشتری هەبوو ینی زۆر شەهاد وەکو بڵێن زمانی انگلیزی زانی و کۆمپیوتەری زانی و هەموو تاکەکانی کۆمەلگاکەوەیە کە قوتی بڕاوە ئەمە لەم کاتە ئێمە لەوانەیە زۆر کەس ڕخنەوەمان لەسەر بگرێ بڵێ خەڵک برسیە ئێوە باسی چی ئەکەن باشە بەڕێزیان و خۆشی پێی باش بوو لەسەر ئەو بابەتە قسەی خۆی بکە و بەڕێستان گوێبیستی بن